لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة النساء جيشتنا آيات سطو تلويك لا برصة يك دواي خوينوي آيات كان تفسير آيات كان لكين بشتيان بخواي جوله. أعوذ بالله من الشيطان الرجيم. الذين يتربصون بكم فإن كان لكم فتح من الله قالوا ألم نكن معكم وإن كان للكافرين نصيب قالوا ألم نستحوذ عليكم ونمنعكم من المؤمنين فالله يحكم بينكم يوم القيامة ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا. إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراءون الناس ولا يذكرون الله إلا قليلا مذبذبين بين ذلك لا إله هؤلاء ولا إله هؤلاء ومن يضلل الله فلن تجد له سبيلا. يا أيها الذين آمنوا لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين أتريدون أن تجعلوا لله عليكم سلطانا مبينا إن المنافقين في الدرك الأسفل من النار ولن تجد لهم نصيرا إلا الذين تابوا وأصلحوا واعتصموا بالله وأخلصوا دينهم لله فأولئك مع المؤمنين وسوف يؤتي الله المؤمنين أجرا عظيما. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم وكان الله شاكرا عليما. آياتي سطو سلوس يك طبعا تاوكري آياتكاني بيشويا لا آياتكاني بيشو دا خواهي قورا باسی دوڕوەکانی کرد کە یەکێک لە تایبەتمەندیەکانی دوڕوەکان منافقەکان گوتمان ئەوەیە کە دۆستایەتی کەسانی بێباوەڕ دەکەن لە جیاتی ئیمانداران واز لێ دێنن دۆستایەتی کەسانی بێباوەڕ دەکەن و سیفەتێکی دیکەیان ئەوە بوو کە هەمیشە دەچوونە ئەو مەجلیسانە کە تێیدا ئیستیهزا و گاڵتە بە ئاەتەکانی خوا دەکرا ئەوانش لەبەر ئەوەی دووڕوو بوون لە دڵەوە ئیمانیان بە ئاەتەکان نەبوو هیچ هەڵوێستێک و مەوقیفێکیان نەدەنواند نە بەرگریان لە ئاەتەکانی خوای گەورە دەکرد و مەجلیسیان بە بێباوڕەکان دەگۆڕی نە ئەوەش بوو مەجلیسەکە بەجێبێڵن بۆیە خوای گەورە تەوان فەرمووی ئەگەر ئێوە لە مەجلیسێکدا دانیشتن تێیدا گاڵتە بە ئاەتەکانی خوای گەورەکرا یا خەڵکێک بێباوڕی کرد بەرامبەر بە ئاەتەکانی خوا ئەگەر مەجلیسەکەت نەگۆڕی یان ئەوە تا مەجلیسەکەت بەجێ نێشت حکمی تۆش لەگەڵ ئەو کەسێک کە گاڵتەکەی دەکا یان بێباوەڕ دەبێت بە ئاەتەکان حکمەکەتان یەک حکمە. یەکێکی دیکە لە تایبەتمەندی دووڕوەکان خوای گەورە لەو ئاەتەدا باسی دەکات دەفەرمێت الذين يتربصون بكم الذين يعني ئەوانن دووڕوەکان ئەو کەسانن يتربصون يعني لكمين دان لتاورواني دان بكم بو ايوه فإن كان لكم فتح من الله جاء أجر سركوتنكتان بيبخشرا للاين خواوا قالوا دروكان دلينسي ألم نكن معكم إيمج لقل إيوه نبوين إيمج وكو إيوه إيمان دار نبوين وكو إيوه نويزمان نكر ناتنا مزقوت
گوێمان لە پێغەمبەر نەگرت صلی الله عليه وسلم ئەو دەستکەوتەی پەیداتان کردووە لە غەنیمەت و ماڵی دنیای دەی بەشی ئێمەشی لێ بدەن. یعنی هەر کاتێک مسلمانان سەر دەکەوتن لە سەرکەوتندا خۆیان دەکردە شەریکی مسلمانان و خۆیان بە مسلمان حساب دەکرد. وإن كان للكافرين نصيب وكاتێکیش بێباوڕەکان بەشێکیان بۆ دەهات لە سەرکەوتن و بێباوڕەکان نسبەتێک بەسەر مسلماناندا سەر دەکەوتن ئەو جار دەچوونە لای کافرەکان دەیانگوت قالوا ئەلەم نەستەحویض عەلەیکم دەیانگوت ئایا ئێمە نەبووین کە ئێوەمان زاڵ کرد ئێمە هۆکاری زاڵکردنی ئێوە نەبووین بەسەر ئیمانداراندا وەنەمنەعکم من المؤمنین و ئێمە ئێوەمان پاراز لە دەستی ئیماندارن ئێمە نەمان هێشت ئیمانداران ئێوە ئەزیەت دەن و ئێوە بکوشن دەی ئەوەی لە ئیمانداران دەستان کەوتووە بەشی ئێمەشی لێ بدەن والحاصل کەسی دوو ڕوو کەسی منافق هەر ناوەکەی بەخۆوەیە دوو ڕوو یعنی دوو سەر وایە دوو لایەنە لە ئیماندارانیش دەیەوێ بخوا لە کەسە کافرەکانیش دەیەوێ بخوا ئیمانداران سەرکەوتن تەوان خۆی لەگەڵ مسلمان ئیمانداران حساب دەکات کاتێک کە کافرەکان و بێباوڕەکان سەر دەکەون خۆی لەگەڵ ئەوان حساب دەکات جا ئەو بۆ هەموو کەسێک وایە کەسێک کە عادەتی وابێ سیفەتی وابێ لە شتی باشدا خۆی بکا بە شەریک و لە شتی خراپدا خۆی بەری کرد ئەوە ئەگەر کەسەکە منافقیش نەبێت سیفەتەکە سیفەتی دووڕوو منافقەکانەکەەوە ئەوە زۆر خراپە ئینسان دەبێت لە هەموو حاڵەتەکاندا یەک ڕوو بێت لە مەسلحەتت بێ یا لە زەرەرت بێ شتەکە چاک بێ یا خراپ بێ جاخوا دەفەرمێ الذين يتربصون يعني دووڕوەکان ئەو کەسانن لە چاوەڕوانیدان بۆ ئێوە ئەی ئیماندارینە فإن كان لكم فتح من الله ئەگەر بەنسیب ئێوە بوو تووشی ئێوە بوو سەرکەوتن و یارمەتی خوا قالوا ألم نكن معكم لكن ئێوە دەڵێن ئایا ئێمەش لەگەڵ ئێوە نەبووین مادام لەگەڵ ئێوە بووین ئەوەی دەستان کەوتووە بەشمان بدەن وإن كان للكافرين نصيب وأجر بو بباوركانش هبه نصيب يعني بشيك لسركوتن قالوا دلين ألم نستحوذ عليكم إما نبوين ك برگری من لئیو کرد أي بباوركان إما نبوين بوينه هوكاري أوي ك إيوة ظال ببن بسر إيمان داران دا ونمنعكم من المؤمنين وإيوة من قد غكر لەوەی کە ئیمانداران زاڵ بن بەسەرتاندا و ئێوەمان لەدەستی ئیمانداران پاراست فالله يحكم بينهم يوم القيامة خوای گەورە دادوەری دەکا لە نێوان ئێوەدا ئێوەی ئیماندار و لەگەڵ دووڕوو منافقەکان لە ڕۆژی دواییدا چونکە ئینسانی منافق لە دنیادا بە مسلمان حساب بوو تەبەن مسلمانان بۆیان نەبوو بیان کوژن یا بە کافر حسابیان کەن یان شار بەدەریان کەن یا خوێنیان حەڵاڵ بێ تەبەن دەبوو لەگەڵ ئەوەی دەیانزانی منافقن دەیانزانی دووڕوون بە تایبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک بەیەکی دووڕوەکانی دەناسی بەڵام لە هەمان کاتیشدا کە دەیناسین مامەڵەی تەبەن دنیایی مامەڵەی مسلمانانی لەگەڵ دەکردن بۆیە خوا دەفەرمێت فالله يحكم بينكم خوای گەورە دەبێتە حاکەم و دادوەر و دادوەری دەکات لە نێوان ئێوەدا لە ڕۆژی دواییدا أو زاد فرمي ولن يجعل الله للكافرين أو مجدي بإيمان على المؤمنين سبيلا هرجيس ولن يجعل الله للكافرين خواي جورا نايدا بو كساني كبي باورن على المؤمنين بس الإيمان داران دا سبيل الرقاية كتيدا كافر كان ظالبا بس الإيمان داران دا يعني هرجيس خواي جورا الرقا نادا كافر كان بەتەواوی زاڵ بن بەسەر ئیمانداراندا دەکرێت لە هەندێک قۆناغدا بەهۆی هەندێک کەمتەر خەمیە و مسلمانان شکست بخۆن لە جەنگی ئوحود تەوان ئیمانداران سەرەتا سەرکەوتن دوایە شکان وایە بەڵام لەبەر چی شکان لەبەر بەقووەتی کافرەکان نەشکان لەبەر کەمتەر خەمیەک کە لە ناو سوپای پێغەمبەردا هەبوو صلی الله عليه وسلم شوێنێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سپاردبووی بە تیر هاوێژەکان جێیان هێشت بتپەرستەکان پشتیان لێگرتن و بەهۆی بێئەمری پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کافرەکان سەرکەوتن بەڵام لە جەنگی حونەین ئیمانداران لەبەرەوەی تووشی عوجب و تۆزێک لە خۆبایبوون بوون ژمارەیان زۆر بوو دەیانگوت هەر چۆنێکی شەڕکەین لەگەڵ بتپەرستەکاندا هەر ئێمە سەردەکەوین خۆی گەورە ویستی تەنبیان کە سەرەتا بتپەرستەکان سەرکەوتن
لەبەرچی لەبەر کەمتەرخەمیە کە لە کەسە ئیماندارەکەیدا هەبوو دواتر خی گەورە ئیماندارانی سەرخستەوە کەواتە یاسایە قاعیدەیە ئیمانداران ئەگەر کەمتەرخەمی نەکەن ئیمانداران ئەگەر ئەسباب و هۆکارەکان بەکاربێنن خی گەورە وعدی داوە هەمیشە هێز و قووەتی ئیمانداران بەڵگە و دەلیلی ئیمانداران سەرخا بەسەر کەسە کافرەکاندا یعنی هەم لە کاتی ڕوبەڕووبوون و شەڕدا ئەگەر مسلمانان کەمتەرخەمی نەکەن خی گەورە وعدی سەرکەوتنیان داوە هەمیش لە کاتی مناقەشە و گفتوگۆکردندا کەسی ئیماندار هێندە بەڵگە و دەلیلی بە قووەتی پێن لەسەر هەموو بابەتەکان ها لە بوونی خواوە ڕادەست پێ بکە لە سلماندنی پێغمبەرایەتی پێغمبەر صلی الله عليه وسلم لە باسکردنی قیامەت و قەبر و زیندوو بوونەوە ها ئەوانەی کە ئینکاری دەکەن مسلمانان ئەگەر شارەزاییان هەبێ لە دینەکەیان هێندەیان بەڵگە پێیە بەڵگەش تەنها ئاەت خوێندنەوە ناها تەنها حەدیث خوێندنەوە نا بەڵگەی عاقلی ئەو هەموو بەڵگە عاقلی و زانستی و علمیانەی کە خوای گەورە لەسەر بوونی خۆی لەسەر سلماندنی پێغمبەرایەتی پێغمبەر صلی الله عليه وسلم لەسەر سلماندنی ئەوەی کە قورئان کتێبی خوایە و کتێبی بەشەر نییە لەسەر ئەوەی کە زیندووبوونەوە حەقە قیامەت حەقە پاداشت و وەی دەڵێ سزای قیامەت حەقە و ڕاستەقینەنە جگە لە ئاەت بۆ ئینسانی ئیماندار بۆ کەسی بێ باوەڕش هێندە بەڵگەی عەقلی و زانستی باسکراون هەرگیز ئەگەر ئیماندار کەمتەرخەم نەبێ کەمتەرخەم بی ئەتۆ هیچ لە قورئان تێنەگەی و هیچ لە قورئان نەزانی بێگومان کاتێک کە دەکەویە مناقەشە لەگەڵ کەسێکی بێ باوەڕدا لەوانەیە بیدۆڕێنێ وایە هیچ لە عیلم و زانست حاڵی نەبێ و عەقڵی خۆت بەکار نەهێنابێ لەگەڵ کەسێکی عەقڵانیدا بیە و بکەویە مناقەشەکردن دەشکەی بەڵام لەبەرەوە نەشکاوی کە ئیمانداری لەبەرەوە شکاوی کە ئاگاد لە دینەکەی خۆت و لە شریعەتەکەی خۆت و لە بەرنامەکەی خۆت نێ چونکە یاسا وەلەی یەجعل الله هەرگیز خوای گەورە وەلەی یەجعل الله للکافرین هەرگیز خوای گەورە نایدا بە کەسە کافرەکان على المؤمنین بەسەر ئیمانداراندا سەبیلە ڕێگای زاڵبوون ڕێگای زاڵبوونی بەڵگە یعنی هەرگیز خوای گەورە ناهێڵێ کافرەکان بەڵگەکانیان لە بەڵگەی ئیمانداران بەقووەتر بێ چونکە هیچ کات خوای گەورە بەبێ حکمت ئەمرێکی پێ نەکردووی وایە هەموو ئەوشتانەی لەسەرمان واجبن ئەگەر بگەڕێین بە دوای حکمەتەکانیشیدا بە حکمت و علم و عەقڵ بە کەسی بەرامبەری دەسەلمێنی کە ئەو واجباتانەی ئێمە دەیکەین لە مەسلحەتمانن لە مەسلحەتی دنیاشمانن پێش قیامەتمان ئەو شتانەی کە خوا قەدەغەی کردوون ئەگەر ئینسان علمی پێبێ زانستت پێ بێ بگەڕی بە دوایدا بەڵگەت دەست دەکەوێت لەسەر حکمەتی حرامەتی ئەو شتانەی کە خوا لەسەر ئێمەی حرام کردووە واضحە الذين يتربصون بكم منافقەکان کەسانێکن کە لە چاوەڕوانیدان بۆ ئێوە فإن كان لكم فتح من الله ئەگەر بەنسیب ئێوە بێ تووشی ئێوە ببێ سەرکەوتن و ڕزگاریەک لەلایەن خواوە قالوا ألم نكن معكم کافرەکان بە ئێوە دەڵێن ئایا ئێمە لەگەڵ ئێوەدا نەبووین ئێمە لەگەڵ ئێوەدا نەبووین کەواتە مادام ئێمە لەگەڵ ئێوەدا بووین ئێمەش وەکو ئێوە ئیماندارین ئەوەی دەستان کەوتووە بەشی ئێمەشی لێ بدەن با ئێمەش وەکو ئێوە لە خێرە دنیایەکەیدا شەریک بین وإن كان للكافرين نصيب وكاتێکیش کافرەکان نصیب یعنی بەشێکیان دەست دەکەوێت لە سەرکەوتن قالوا هەر منافقەکان بە کافرەکان دەڵێن ئەو جارەی ئەلم نستحوذ عليكم ئێمە نەبووین کە ئێوەمان زاڵ کرد ئێمە نەبوو ئەلم نستحوذ عليكم ئێمە هۆکاری زاڵبوون و سەرکەوتنی ئێوە نەبووین جا فعلا منافقەکان کاتێک کە هەم مسلمانان لەگەڵ کافران شەڕیان دەبوو یەکێک لە وەسیلەکان کە بەکاریان دەهێنا دابەزاندنی معنەویەتی ئیمانداران بوو لە جەنگی ئوحود کە گەیشتە شوێنی شەڕەکەی عەبدوڵای کوڕی سەلول لەگەڵ 300 کەسی دیکە کە لەگەڵی بوون بە ئاشکرا لەناو سوپای پێغەمبەر هاتنە دەرێ صلی الله عليه وسلم بۆچی هاتنە دەرێ جارێ بۆ چوو بوون بۆ شەڕکردنێ نەچوو بوون تەمان بەتەمای شەڕێ نەبوون پێیان وابوو وەکو جەنگی بەدر هێندێک غەنیمەت و دنیایان دەست دەکەوێت ئەگەر ئەویان دەست کەوت با لەگەڵیان بوون بەڵام کە زانیان شەڕ دەبێت کە زانیان ڕوبەڕووبوونەوە دروست دەبێت بە ئاشکرا لەناو سوپای پێغەمبەر هاتنە دەرێ صلی الله عليه وسلم تا چی بێ هەتا معنەویاتی ئەو کەسانەی لەگەڵ پێغەمبەردا هەنە معنەویاتیان بشکێ بە دوای ئەوان کەون و ئەوانش وەکو منافقەکان پشتی پێغەمبەر بەردەن صلی الله عليه وسلم بۆی ئەوە یعنی ئەوە ئەلم نستحوذ عليكم ئێمە هۆکاری ئەوە نەبووین کە ئێوە سەرکەون و زاڵ بن بەسەر ئیمانداراندا
وَنَمْنَعْكُمْ مِنَ الْمُؤْمِنِينَ ئێوەمان پاراست لە دەستی ئیمانداران خوای گەورەش دەفەرمێت فالله يحكم بينكم يوم القيامة خوای گەورە حکم و دادوەری دەکات لە نێوان ئێوەدا لە ڕۆژی دواییدا ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا هەرگیز خوای گەورە نایدا بە بێباوەڕان بەسەر ئیمانداراندا ڕێگایەک تا لێوە سەرکەون بەسەر ئیمانداراندا جاوەکو گوتم سەرکەوتنی شەڕ یان سەرکەوتنی بەڵگە و دەلیل إن المنافقين يخادعون الله بێگومان دووڕوەکان هەمیشە دەیانەوێ بە خەیاڵی خۆیان فێڵ بکەن لەخوا بە خەیاڵی خۆیان ها دەناخوا فێڵی لێ دەکرێ بێگومان نەخێر ها إن المنافقين بێگومان دووڕوەکان يخادعون الله يعني بە خەیاڵی خۆیان بە فکری خۆیان دەیانەوێ فێڵ بکەن لەخوا چۆن فێڵ بکەن لەخوا کە دەچون لەکن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیانگوت ئیماندارین دەچون جەماعەتێکیان لەگەڵ پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم یا هەندێک جار زەکاتیان دەدا یا هەندێک واجبات و شکڵیاتی دینیان جێبەجێ دەکردن دەیانگوت لە قیامەتێ ئەگەر هەبێ قیامەت خوا پرسیاری لێکردین ئێوە چیتان کرد دەڵێن ئێمەش وەکو ئەو خەڵکەی گوتمان محەممەد پێغەمبەرە ها پێیان وابوو خۆ بەوەی کە دەڵێی محەممەد پێغەمبەرە لەوانەیە بتوانانی کەسێکی بخەڵەتێنی کە تەنها قسەت دەبیستێ وایە بە نوێژێک دەتوانێت کەسێک خەڵەتێنی وانە ئێستا ئەگەر کەسێک لێت بپرسێ فلان کەس نوێژکەرە ئەگەر یەک زاردی بێتت نوێژی دەکا دەڵێ لە فلان شوێنەی دیتم نوێژی کرد وایە بەڵام بۆچی کردووە بە چ نیەتێک کردوێتی ئەتۆ نایزانی ئەتۆ فێڵ لێ دەکرێت بەڵام خوا خۆ هەر کردەوەکەت نابینێ وایە خوا هەر قسەکەمان نابیستێ خوای گەورە ناخت دەخوێنێتەوە ئاگای لە ناختە دینیش تەبەن دەبێت لە دڵەوە و لە ناخەوە دەست پێ بکە بۆیە خوا دەفەرمێ إن المنافقين يخادعون الله بێگومان دووڕوەکان دەیانەوێت بە خەیاڵی خۆیان فێڵ لە خوا بکەن خوا بخەڵەتێنن بەڵام وهوە لە حەقیقەت و ڕاستەقینەدا وهوە یعنی خوا خادعهم پلان و نەخشە بۆ ئەوان دادەنێ خوای گەورە ئەوان فریو دەدا و ئەوان دەخەڵەتێنێ ئەو جار سیفەتێکی دیکەیان چۆنە وإذا قاموا إلى الصلاة کاتێک هەڵدەستن بۆ ئەنجامدانی نوێژ قام و کوسالە بە تەنبەڵی هەڵدەستن وریابن ئەوە یەکێکە لە سیفەتی منافقەکان مەرج نییە هەر کەسێک بە تەنبەڵی هەستا بۆ نوێژە منافق بێ بەڵام سیفەتەکە سیفەتی منافقەکانە هەیە تەبەن ئیمانی بە نوێژەیە وایە بەڵام لە نوێژکردنێدا تەنبەڵە وایە فعلەکەی تەنبەڵیەکەی لە منافقەکان دەچێت وایە بەڵام لەبەرەوەی لە دڵەوە ئیمانی بە نوێژەکەی هەیە نابێتە منافقێک کە پێی کافر بێ پێی لە دین دەرچێت چونکە منافقەکان ئەوانەی کە کافر نخوا لێرە باسییان دەکا ئەوانە بوون لە ناخدا ئیمانیان بە نوێژە نەبوو کە واجبە بەڵام تەنها بۆ فریودان و خەڵەتاندنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵەتاندنی ئیمانداران نوێژیان دەکرد بۆیە دەفەرمێت وإذا قاموا إلى الصلاة کاتێک کە هەڵدەستان بۆ ئەنجامدانی نوێژ دووڕوەکان قام و کوسالە بە تەنبەڵی هەڵدەستان يراؤون الناس يعني ڕووپاماییان دەکرد بۆ خەڵکی نوێژیان دەکرد تا خەڵک چاوی لێ بێت تا خەڵک بیان بینێت و خەڵک بە مسلمان حسابیان کە صفەتێکی دیکەیان چۆن بوو ئەوە بوو ولا يذكرون الله إلا قليلا منافقەکان یادی خوای گەورە ناکەن تەنها بە کەمی نەبێ کەمەکەش چ کاتێکە تەنها ئەو کاتەیەکە خەڵک ئەویان دەبیستێ دەنگیان دەبیستێ کە دەهاتنە حضوری پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار دەیانوت سبحان الله الحمد لله لا اله الا الله جا مەرج نییە هەموو کەس دەنا بە زۆری ئاگاتان لێ بێ ئەو کەسێک کە ینی زۆر لەکن خۆی هێنایە پێشێ بە زۆری ناخی بەو شێوەیە نییە چونکە کەسێک ناخی خاوێن بێ لەگەڵت زۆر پێویستی بە ئیعلانکردنی نیە بە دەربڕینێ نییە وایە تۆ ئەگەر کەسێکت خۆش بێ بە نمونە پێویست دەکات هەموو دەقان بڵێ خۆشم دەوێ و زۆر ڕێز لێ دەگرم و لەکن من ئاوای و ئاوای نا هێندێک شت هەیە کۆ تۆ لە ناخدا ئەگەر محبەت و خۆشەویستی هەبێ لە هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانەدا کەسەکەس بە خۆشەویستیەکەت دەکات بەڵێ هێندێک زار سنەتە ئینسان ئەگەر کەسێکی خۆشویست دەری ببڕێ ئەو کەسەشی کە بە نمونە لە دڵەوە عەبدایەتی خوای گەورە دەکات عادەتی وایە لە تەنیاییدا زۆرتر خوای لەبیرە لە تەنیاییدا زۆرتر تەسبیحات دەکات لە تەنیاییدا زۆرتر دیکر دەکات لە تەنیاییدا زۆرتر نوێژ دەکات ئەگەر عەکست کردەوە لە ئاشکراییدا زیکرت زۆر بوو نوێژت زۆر بوو بەندایەتیت زۆر بوو بەڵام لە تەنیاییدا ئیهمال و پەڕپوت بووی گوێت پێ نەدا بێگومان سیفەتەکەش دیسان
دەبێتە سیفەتی ئینسانە دووڕوو منافقەکان بۆیە منافقەکان لەبەرەوەی لە تەنیاییدا قەت یادی خۆیان نەدەکرد بە تەنیا قەت ئیمانیان بەخوا نەبوو بە ذیکر نەبوو بە تەسبیحات نەبوو کە دەهاتنە مەجلیسی ئیمانداران دەیانویست وەلحاصڵ زۆرترین ناوی خوا بێنن بۆی بەو ناوی خوا هێنانە ڕواڵەتیە ئەوەی ناخیان و ئەوەی لە دڵیاندایە بشارنەوە ئەوە یەک لە تەفسیرەکانی تەفسیرێکی دیکەی ئەوەیە کە دەفەرمێ ولا يذكرون الله إلا قليلا یادی خوا ناکەن بە کەمی یعنی یادی خوا کە دەکەن تەنها بە زمان دەیکەن تەنها بە زمان دەیکەن دڵیان ئاگای لێ نییە کاتێک ذیکرەکەی دەکەن چونکە ئەگەر ذیکرت کرد بە زمان و دڵت ئاگای لێ نەبوو بێگومان بە کەڵکی هیچ نایە إن المنافقين يخادعون الله بێگومان دووڕوەکان دەیانەوێ هەوڵی ئەوە دەدەن خوای گەورە فریو بدەن و خوای گەورە بخەڵەتێنن بەڵام وهو خادعهم خوای گەورە ئەوان نەخشە بۆ ئەوان دادەنێت و پلان بۆ ئەوان دادەنێت و تەڵەکە و فێڵەکانی ئەوان هەڵدەوەشێنێتەوە وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى كاتك هەڵدەستنەوە بۆ ئەنجامدانی نوێژ بە تەمبەڵی هەڵدەستنەوە يراؤون الناس هەمیشە ڕووپامایی و ڕیابازی دەکەن لە پێشچاوی خەڵکی نوێژ دەکەن و بەندایەتی دەکەن و چاکە دەکەن مەبەستیان خوا لە خۆڕازیکردن نییە خەڵک لە خۆڕازیکردنە تەبەن یوراؤونە یعنی ئەوە یعنی هەوڵی ئەوەی دەدەن خەڵکی لە خۆڕازیکەن لە جیاتی ئەوەی خوا لە خۆڕازیکەن ولا يذكرون الله إلا قليلا یادی خوای گەورەش ناکەن بەکەمی نەبێ جاخوا دەفەرمێ مذبذبینە مذبذب یعنی ڕاڕاو قەلەقن بین ذلك لەو نێوانەدا مذبذب قەلەقن دوو دڵن ڕاڕان بین ذلك لەو نێوانەدا لا إلى هؤلاء نبو لاي ئیمانداران خۆیان یەکلا کردوتەوە بەڕاستی ببنە ئیماندار ناخ و دڵ و قسە و زمانیان وەکو یەک بێ ولا إلى هؤلاء نبو لاي ئەوانش کە کافرن بە ئاشکرا خۆیان یەکلا کردوتەوە بڵێن ئیمانمان بە پێغەمبەر نییە و بە قیامەت نییە و لەگەڵ ئێوەداین واضحة مذبذبين بين ذلك ئەوان قەلەق و دوو دڵ و ڕاڕان بين ذلك يعني لنێوان كفر و لنێوان ئیماندا لا إلى هؤلاء نبو لاي ئەوانە کە ئیماندارن خۆیان یەکلا دەکەنەوە لە دڵەوە ببنە ئیماندار و بە زمان و بەکردەوە بیسەلمێنن ولا إلى هؤلاء نە ئەوەندەش جەریئن غیرەتیان هەیە بۆ کافرەکان خۆیان یەکلاکەنەوە بە ئاشکرا بڵێن ئیماندار نین و ئێمەش دژی تۆینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جاخوا دەفەرمێ ئەوە جۆرێکە لە گومڕایی ومن يضلل الله هەر کەسێک خوای گەورە گومڕای کرد و سەری لێشێوان فلن تجد له سبيلا تۆ دەستت ناکەوێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ ئەو کەسە سەبیل ڕێگایەک کە تێیدا هیدایەتی بدەیت ڕێگایەک کە لێوە هیدایەتی بدەیت چونکە هیدایەت بەدەستی خوای پەروەردگارە هیدایەت ئیشی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم ئەگەر بە قسەی پێغەمبەر با صلی الله عليه وسلم پێغەمبەر هێندە میهرەبان بوو حەزی لێ بوو هەرچی خەڵکی مەکەی هەیە و بە بتپەرستە هەرە گەورەکان پێی خۆش بوو ببنە ئیماندار زۆریش ئیلحاحی لێ دەکردن زۆریش وەک دەڵێ لەگەڵیان خەریک بوو بەڵام ئەوانەی کە قابلی هیدایەت نەبوون ئەوانەی کە دڵیان بۆ هیدایەت نەکردەوە تەبەن هیدایەتیان وەرنەگرت ومن يضلل الله هەر کەسێک خوا گومڕای کرد جا خوا چۆن کەسەکەی گومڕا دەکا ئەو کاتێک کەسەکە ناوێ ڕێگایەکانی هیدایەت ناگرێتە بەر یا کابرا دڵی خۆی قوفڵ کردووە ومن يضلل الله هەر کەسێک خوای گەورە گومڕای کرد و سەری لێشێوان دەستت ناکەوێ بۆ ئەو کەسە ڕێگایەک تا ئەو کەسەی پێ هیدایەت دەی یا ئەیها الذین ئامنوا جارێکی دیکە ئەوەی لە دەرسی ڕابردوو باسی وەلا و بەڕا وەلا بۆ ئیمانداران خۆشەویستی بۆ ئیمانداران دۆستایەتی لەگەڵ ئیمانداران پاشان بێزاری و تووڕەیی و وەک دەڵێ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ کافرەکاندا بەشێکی سەرەکین لە ئیمانمان بۆیە خوازارێکی کە پێمان دەفەرمێتەوە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەو کەسانێک کە ئیماندارن و ئیمانتان هێناوە لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين مەگرن ئەو کەسانەی کە بێ باوەڕن بە دۆست و سەرپەرشتیکاری خۆتان لە جیاتی ئیماندارن لا تتخذوا مەگرن ئەمرە نەهیە قەدەغەکردنە یعنی دروست نییە جائز نییە بۆت کەسی کافر و بێ باوەڕ بکەیە دۆست و سەرپەرشتیکاری خۆت لە جیاتی ئیمانداران واز لە ئیماندارەکەی بێنی لە جیاتی ئیماندارەکەی کەسێکی بێدین و بێ باوەڕ بکەیە برادەر و دۆستت ئەتوریدون ئەن تەجعلوا لله عليكم سلطانا مبينا ئەتوریدون ئایا ئێوە دەتانەوێ ئەن تەجعلوا لله يعني بدەن بەدەستی خوا يعني هەبێ بۆ خوای گەورە
عليكم بەسەر ئێوەوە سولتانن مبینە بەڵگەیەکی ئاشکرا بۆ سزادانتان زان یعنی چی یعنی ئەگەر کەسێک دۆستایەتی کەسی بێباوەڕی کرد لە زیاتی ئیمانداری کەسێکی بێدینی کردە برادەری خۆی لە زیاتی ئیمانداری خۆشەویستی بۆ کەسێکی بێدین دەربڕی لە زیاتی بۆ کەسی ئیماندار دەری ببڕێ هەمیشە لە دنیادا تەئید و پشتگیری کەسە بێدینەکانی دەکرد لە زیاتی پشتگیریکردنی کەسە باشەکان ئەوە بەڵگەی تەواوی داوە بەدەست خوا کە خوای گەورە لەسەر ئەو کارە بەهۆی کردەوەکەی خۆتەوە عقوبەتدا و سزاددا چونکە خوای گەورە بێ هۆکار بێ بەڵگە کەس عقوبە دەدا بێگومان کەس عقوبە نادا کاتێک ئینسان بە ئیختیاری خۆی مسلمانان واز لێ دێنێ دەچێتە بەرەی بێ باوەڕان زەمەرزنی ئەوەی کە کافر بێ ینی بەرەیەک هەیە ڕوو لە قیبلە و ڕوو لە دینە و ئەهلی ئیسلامە و بە ئیسلام ڕازیە بەرەیەکی دیکە هەیە دژە دینە و بە ئیسلام و بە شەریعەتی خوا و بە یاسای خوا ڕازی نییە مەسەن بەرەیەک ئیمانی بە قیامەت هەیە و وەک دەڵێ کار دەکا بۆ قیامەت و هەوڵی بەهەشت و وەک دەڵێ خۆ دوورخستنەوە لە جەهەنەم دەدا بەرەیەکی دیکە هەیە ئەوەی حیسابی بۆ ناکا بەهەشت و جەهەنەمن ئەوەی ئومێدی پێی نییە بەهەشتا ئەوەی لێی ناترسێ جەهەنەمە ئینسان بێ بچێتە ناو ئەو جەبهەیە کە بەرەو جەهەنەم دەڕوا واز لەو بەرەی بێنێ کە بەرەو بەهەشت دەڕوا ئەوە یعنی چی یعنی ئەوە بەخوا دەڵێ نەعوذ بالله وەک ئەوەی وایە بەڵگە بدەی بەدەستی خوای گەورە بڵێ خوایە ئەمنیش لەگەڵ ئەو کەسە بێدینانەدامە خوایە ئەمنیش ئەو ڕێگایەم دەوێت خوایە ئەمنیش لەو کەسانەمە کە بەرەو جەهەنەم دەڕۆن ئەو کاتە بۆ خۆت بەڵگەت داوە بەدەست خوای گەورە کە خوای گەورە لەسەر ئەو کردارەی خۆت عقوبەتدا و سزاددا ئەتوریدون ئەن تەجعلوا لله عليكم سلطانا مبينا أتريدون آدتانوي جاءوا استفهاما طبعا شوازي برسيارة يعني ناكر إنسان وابد نابي إنسان إيمان دار بو شوازة أتريدون أن تجعلوا لله عليكم آية ودتانوي أن تجعلوا يعني دانن بوخوا بيدا بخوا عليكم بسر خوتان بيدا بخوا بسر خوتان سي سلطانا مبينا بلغي رونو آشكرا بو سزادانتان معناه كي واضح هانيا يا أيها الذين آمنوا لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين أي أوانيك إيمان تان هناوا مقرن أو كساني كبي باورن بدوست سرپرشتكاري خوتان لزيات إيمان داران أتريدون آية ودتانوي أن تجعلوا لله أن تجعلوا يعني بيدا بخوا عليكم بسر خوتان سلطانا مبينا بلغيكي رونو آشكرا بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا بدەنە خوا تا خوا بەو بەڵگەیەی کە خۆتان بەدەستانەوە داوە خۆتان داوتانە بەخوا خوای گەورە بە بەڵگەی ئەوەی لە قیامەتی عقوبەتاندا و سزاتاندا هیچیشتان پێ نەکرێت و نەتوانن هیچ بەرگریەکیش لە خۆتان بکەن اینجا خوا دەفەرمێ إن المنافقين في الدرك الأسفل من النار بێگومان ئەوانەی منافقن ئەوانەی دوورون لە دەرک يعني پلەی هەرە خواری جەهەنەم دانا إن المنافقين في الدرك الأسفل من النار بێگومان دووڕوەکان منافقەکان في الدرك يعني پلەی الأسفل هەرە خوار و نزمی من النار ناو ئاگردانە دووڕوەکان ئیمانداران لەکوێوە لە نزمیەوە بۆ بەرزی دەچن وایە کەسی کافر دەبەرزیەوە بەرەو نزمی دەڕوا ئیماندار تا ئیمانەکەی بە قووەتر بێ لە بەهەشتێ زۆرتر سەر دەکەوێت ئینسان کە بێ باوەڕ بێ ئەهلی جەهەنەمێ بێ هەتا گوناهەکەی زۆرتر بە جەهەنەمێدا دەباتە خوارێ پلەی هەرە خواری جەهەنەم سزاکەی لە هەر هەمووی سەختترە چۆن پلەی هەرە بەرزی بەهەشتێ طبعاً لە هەمووی خۆشترە پلەی سەتەم هیچ کاتێک وەکو 51 نییە لە ناو جەهەنەمێشدا پلەی یەکەمەکەشی زۆر سەختە ئەوەی کە یەکەم جار کەسە کافرەکە دەرگای لێ دەکرێتەوە و دەچێتە ناوی بەڵام هەتا بچێتە خوارێ عقوبەکەی سزاکەی سەختتر و ناڕەحەتترە ئەوانەی منافقن تا منافقە بەڵام ئەو منافقەی کە لە دڵەوە منافق ئاگاتان لێی بێ جاری وای وەکو گوتم کابرا بنوە بەس لە نوێژەدا تەمبەڵە بەڵام ئیمانی پێیتی دەکرێت بڵێ ئەو کەسە لە پلەی هەرە خواری جەهەنەمێدایە ئەوە ناها ئەو کەسەی لە ناخەوە ئیمانی بەخوا نیە بەڵام دەڵێ ئیماندارم ئیمانی بە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم بەڵام دەڵێ ئیماندارم ئیمانی بە قیامەت و زیندووبوونەوەی نییە لە دڵدا بەڵام بۆ خەڵەتانێ دەڵێ ئیماندارم ئەو جۆرە منافقانەها ئەو جۆرە دووڕوانە لە ئینسانی کافر عقوبەکەی هەر کافرە جۆرێکە لە کافری بەڵام عقوبەکەی لە کەسێک کە بە ئاشکرا کوفر دەکا سەختتر و ناڕەحەتترە چونکە ئەوە فریودان و
خەڵەتاندن دەکات فێڵکردن و وەک دەڵێ فریودانی تێدایە إن المنافقين بێگومان ئەوانەی دووڕون في الدرك الأسفل من النار لە پلەی هەرە خوارووی ئاگر و دۆزەخدان ولن تجد لهم نصيرا ولن تجد هەرگیز دەستت ناکەوێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم یا ئەی ئیماندار بۆ ئەو جۆرە کەسانەی کە دووڕوو منافق بوون نەسیرە سەرخەرێک یارمەتی دەرێک پشتیوانێک کەسێک بەهۆی نیفاق و دووڕوویەوە خراە جەهەنەمێ هیچ هێزێک هیچ قووەتێک هیچ دەسەڵاتێک نییە لە قیامەتێ بتوانێت لەو سزا و لەو ناڕەحاتی و لەو دۆزەخە بینهێنێتە دەرێ تەنها چێ نەبێ إلا الذين تابوا تەنها ئەو کەسانە نەبێت دووڕوو بوون بەڵام پێشەوەی بمرن چ دەکەن یەکەم مەرجیان تەوبە دەکەن یعنی پەشیمانن لە دووڕوویەکەیان ئەوە یەک بۆندەی تەواو نابێ ها و ئەصلح و خۆشیان چاک دەکەن یعنی واز لە دووڕوویەکەش دێنن واز لە دووڕوویەکەی دێنن ئەوەی کە پێشتر خراپیان کردووە و بە خراپ بەکاریان هێناوە و خەڵکیان فریوداوە و خەڵکیان خەڵەتاندوو هەمووی چاک دەکەنەوە خۆی لێ دەکەنەوە ئەوە مەرجی دووهەم مەرجی سێم واعتصموا بالله ئەو جار دەست دەگرن بە شەریعەت و دین و یاسای خوای پەروەردگار پەنا بۆ هیچ کەسێک و هیچ شەریعەتێک و هیچ دینێکی دیکە نابن ئەوە مەرجی سێهم وأخلصوا دينهم لله وأخلصوا يعني تایبەتیشی دەکەن یەکلاشی دەکەنەوە هەرچی دینداری و بەندایەتیان هەیە بۆ بۆ خوا پێشتر پێشتر لە بەرخاتری خەڵکی و لە بەرخاتری بە حسابی خۆیان فریودانی خەڵەتاندنی خوا عیبادەتیان دەکرد وایە بەس ئەو جار کە عیبادەت دەکەن تەنها و تەنها لەبەر خوای پەروەردگار عیبادەت دەکەن لەبەر ئەوەی نییە خەڵک پێیان بڵێ مسلمانن یا ئیماندارن یا بۆی حسابی مسلمانانیان بۆ بکرێت هیچ شتێکی دیکەیان لە دڵدا نییە جگە لە خوا ڕازیکردن وأخلصوا دینهم لله وأخلصوا یەکلاشی دەکەنەوە يعني تایبەتیشی دەکەن دینداری و بەندایەتیەکەیان بۆ خوا جا خوا دەفەرمێت چی فأولئك مع دقەتی دەن ناڵێ فأولئك المؤمنين نافەرمێ ئەوانە ئیماندارن ئێستاش گومانیان لەسەرە چونکە دووڕ و پاکبوونەوەی تۆزێک زەحمەتە فأولئك مع المؤمنين خوا دەفەرمێ ئەوانە لەگەڵ ئیمانداران حسابیان لەگەڵ دەکرێت ئەوانە لەگەڵ ئیمانداران مامەڵە دەکرێن ئەوانە لەگەڵ ئیمانداران دەگونجێ لە قیامەتێ زیندوو بکرێنەوە و حەشر بکرێن بەڵام وسوف لەمەودوە يؤتي الله المؤمنين دەبەخشێ خوا بە کەسێک ئیماندار بێ نەک لەگەڵ ئیمانداراندا بێ جاری وایە کەسەکە لە دنیادا بە هەموو پێوەرەکانی تۆ کە تۆ لی تێگەیشتووی لەگەڵ ئیماندارانە وایە بەڵام ناخچێ دەتوانێت بخوێنێتەوە خوا فسوف يؤتي الله المؤمنين لەمەودوە خوای گەورە دەیبەخشێ بە کەسێک کە ئیماندار بوو بێ یعنی بەڕاستی تەوبەکەی کرد بێت بەڕاستی هات بێتەوە ڕیسی ئیمانداران ئەجران عەظیمە پاداشتێکی زۆر گەورە جا ئەوە تۆبەی کەسی کافر ئەگەر بەراوردی کەین خوای گەورە کە باسی کافران دەکات دەفەرمێت قل للذين كفروا إن ينتهوا يغفر لهم ما قد سلف دەفەرمێ بە بێباوەڕەکان بڵێ ئەوەی بە ئاشکرا کافر بووە پێیان بڵێ ئەگەر واز لە بێباوەڕی بێنن بەس ئەوەندا واز لە بێباوەڕی بێنن يغفر لهم ما قد سلف خوای گەورە لە هەرچی گوناهی پێشوویە لە هەر هەمویان خۆش دەبێ یەک مەرج بۆ کەسی کافر خوای گەورە یەک مەرجی داناوە ئەویش واسێنانە لە کوفر کەسێک بە نمونە کافر بوو بێ هەر ببێتە ئیماندار بە خودی بوون بە ئیمانداریەکەی خوای گەورە تەمان گوناهی پێشووی هەمووی دەسڕێتەوە هەر هەمووی و هیچی لەسەر نییە تەمان لە نوێژ و لە عیبادەتێک کە پێشتر واجب بووە لەسەر ئیمانداران لەو دەقەی ڕا لەسەر حسابە کە دەبێتە ئیماندار بەس ئەو کەسەی کە منافق بووە تەمان ئەوەکەی خۆی بە مسلمان حساب کردو بەڵام لە ناغدا مسلمان نەبووە تەوبەکەی زەحمەتترە دەبێت پەشێمان بێ خۆی چاکە یعنی ئەوەی نێشی کردووە بەس لەو ماوەیدا کەس ئاگای لێ نەبووە واجبات وشە دەبێت بیکاتەوە ئەو جار دەبێت دەستیش بگرێ بە دینی خوای گەورە چوار مەرجی بۆ داناون خوای گەورە وەک گومانیشی لەسەرە فأولئك خوا نافەرمێ ئەو کەسە بۆتە ئیماندار دەفەرمێ لەگەڵ ئیمانداراندایە بۆیە ئاگامان لێی بێ نیفاق و دووڕووی حکمەکەی خەتەرترە لە کەسی کافر و وە لە کوفر و بێباوەڕی إلا الذين تابوا تەنها ئەو کەسە دووڕوانە ناسنە جەهەنەمێک کە تەوبە دەکەن پەشیمان دەبنەوە و ئەصلحوا خۆیان چاک دەکەن واعتصموا بالله پابند يعني دەست دەگرن بە دینی خواوە و بە شەریعەتی خواوە وأخلصوا دينهم لله تایبەتی دەکەن بە دینداری و خواپەرستیەکانیان هەر هەمووی بۆ خوا فأولئك مع المؤمنين ئەوانە لەگەڵ ئیمانداراندا دەبن وسوف يؤتي الله المؤمنين لەمەودواش خوای گەورە دەبەخشێ بە ئیمانداران بە هەر کەسێک کە ئیمانداران بێ
ئەجرا عەظیمە پاداشتێکی زۆر گەورە. آخر ئاەت خوا دەفەرمێت ما يفعل الله بعذابكم خوای گەورە ئامانجی ئەوە نیە ئێوە سزادا. خوای گەورە ئێوەی بۆ ئەوە دروست نەکردووە کە سزاتاندا، بەڵام بە چ مەرجێک خوا سزات نادا. زۆر ئاسانە ها ئین شەکەرتم و ئامەنتم بەس دوشتت تێدا بێ ئەو دوو مەرجەت تێدا بێ ما يفعل الله بعذابكم خوای گەورە هیچ بەرژەوەندی و قازانجیەکی لەوە دانیەتەوە سزادا. ئەگەر خوای گەورە هەر هەموو خەڵکی بخاتە ناو جەهەنەمێ و بیان سووتێنێ خوا چ قازانجێک دەکا؟ خوا هەر خوایە وایە بەعکسیشەوە خۆ ئەگەر هەر هەموو خەڵکی باش بن و چاک بن وایە خوای گەورە لە خوایەتیەکەی هەر زیاد ناکا نە بە بێباوەڕی ئێمە خوایەتیەکەی دادەبەزێ نەعوذ بالله نە بە ئیمانهێنانیش طبعا خوایەتیەکەی بەرز دەبێتەوە. ئەوەی کە قازانج دەکا لە ئیمانهێنان خۆمانین و ئەوەشی کە زەرەر دەکا هەر خۆمانین. هەمیشەش طبعا خوای گەورە کە ئینسانی دروست کردووە بۆ جەهەنەمەی دروست نەکردووی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون لە ئەسڵدا خوای گەورە کە ئێمەی دروست کردووە بۆ ئەوەی دروستی کردوین تاک و تەنهایی عەبدایەتی خوا بکەین و لە قیامەتەش بمان باتە باشتێ. هەمیشە خوای گەورە حەزی لە تەوبەیە بەڵام حەزی لە کوفر نییە. وایە کاتێک تەوبە دەکەی خۆشحاڵ دەبێ، ئیستیغفار دەکەی خۆشحاڵ دەبێ، دەرگاکانی تەوبەکردن و چاکە نووسین و بەرەو خواچوونی هەزارانن، هەمیشەش ئاواڵەن و کراوەنە، بەڵام دەرگاکان و ڕێگاکانی خراپەکردن زۆر جار قوفڵ دراون و داخراون. بۆیە خوا حەزی لەوەیە کە ئینسان چاک بێت و بیباتە باشتێ. بۆیە خوا دەفەرمێ ما يفعل الله بعذابكم خوای گەورە ئامانجی ئەوە نییە کە ئێوە سزادا بەڵام بەمەرج ئین شەکەرتم ئەگەر ئێوە سوپاسگوزار بن سوپاسگوزاری ئەو نیعمەت و چاکانە بن کە خوا لەگەڵی کردووی لە هەموو نیعمەتەکان نیعمەتترسیە طبعا ئەو هیدایەت و ئیمانەیە کە خوا پێیداوی و ئامنتم و ئەگەر ئیماندار بن ئین شەکەرتم ئەگەر شکرانە بژێری ئەو نیعمەت و چاکانە بن کە خوا لەگەڵی کردوون قەت خوا سزاد نادا و ئامنتم و ئەگەر ئیمان داریش بن. دەکرێت بە شێوازێکی دیکە تەفسیری کەین طبعا ئەگەر ئینسان شکرانە بژێری نیعمەتی دنیایی نیعمەتی دنیای لەگەڵ نەکراون ئەگەر لەسەر نیعمەتەکان شکرانەی خوا بکەی خوای گەورە بە لێستاندنەوەی نیعمەتەکان قەت سزاد نادا. ئەگەر شکرانە بژێر بی هەمیشە خوای گەورە نیعمەتەکەت لە زیاتی ئەوەی لێ بستێنێتەوە بۆ زیاد دەکا. وایە بەس ئەگەر سپڵە بی ئەگەر ئینسان پێنەزان بێ ئەو نیعمەتەش کە هاتە خوا دەگونجێ لێت بستێنێتەوە سزاشت دەدا و لە قیامەتێش ئەگەر ئینسان بەس ئیماندار بێ خوای گەورە سزای نادا. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم خوای گەورە ئامانجی ئەوە نییە ئێوە سزادا ئەگەر ئێوە شکرانە بژێری خوای گەورە بکەن و ئیمان بێنن وكان الله شاكرا عليما خوای گەورە شاکرە سوپاسگوزاری بەندەکانیەتی. تۆ لەبەر خاتری خۆت خواپەرستی دەکەی وایە لەبەر خاتری خۆت چاکە دەکەی هەرچی قازانجی چاکەکردن و عەبدایەتیکردنی دەیکەی هەمووی بۆ خۆتە بەڵام واش خوای گەورە لەبەرەوەی حەزی لێ چاک بی حەزی لێ لێت خۆش بێ حەزی لێ بتباتە باشتێ ستایشی شت دەکە. خوا هەرچی هەیە پێی داوی سوپاس شت دەکە. وكان الله شاكر خوای گەورە سوپاسگوزاری بەندەکانیەتی خوا ستایشی بەندەکانی دەکە و عەلیم ئاگاداری لە ناخ و دڵی بەندەکانیشێتی. گەر سەیری وشەکان کەینەوە الذين ئەوانەی يتربصون يعني دووڕوەکان ئەوانن چاوەڕێن بكم بۆ ئێوە فإن كان لكم فتح ئەگەر بێتە پێشێ بۆ ئێوە سەرکەوتن من الله لەلایەن خواوە قالوا دەڵێن ئەلم نستحوذ ئەلم نەکن معكم ئایا ئێمە لەگەڵ ئێوە نەبووین وإن كان ئەگەر هەش بوو للكافرين بۆ بێباوەڕان نەصیبون بەشێک لە سەرکەوتن قالوا دەڵێن ئەلم نستحوذ عليكم ئایا ئێمە نەبووین یارمەتی یعنی بووین بە یارمەتی دەری ئێوە و زاڵکەری ئێوە ونمنعكم من المؤمنين و ئێوەمان قەدەغە کرد ئێوەمان پاراست لە دەستی ئیمانداران فالله خوا يحكم دادوەری دەکا بینەکم لە نێوان ئێوەدا يوم القيامة لە ڕۆژی دواییدا ولن يجعل الله هەرگیز نادا خوای گەورە بە کافرەکان على المؤمنين بەسەر ئیمانداراندا سەبیلە ڕێگای زاڵبوون و سەرکەوتن. إن المنافقين بێگومان دووڕوەکان يخادعون الله دەیانەوێ خوا فریودەن وهو خادعهم بەڵام خوا ئەوان فریو دەدا
وإذا قاموا إلى الصلاة كاتك راز دبنوا بونويش قاموا راز دبنوا بكسالة بتنبالي ويراؤون الناس روبا مايدا كان بو خلقي خوان بشاني خلقي ددن ولا يذكرون الله يادي خواي قورجنا كان إلا قليلة ها بكمين به مذبذبين يعني راران بين ذلك لو نواندا لا إلى هؤلاء نبو أولايا خوان يقلا كردوتوا ولا إلى هؤلاء نبو أولايش ومن يضلل الله هركس إخوة قمراي بك فلن تجد له هرقيستو دستدناك بو أوكس سبيل الرقايك كليوة هداية بدي يا أيها الذين آمنوا أي أوانك إيمان تانهنا ولا تتخذوا مقرن الكافرين أواني بباورن بأولياء بدوستي خوتان من دون المؤمنين لزياتي إيمان داران أتريدون ودتانوي أن تجعلوا لله بيدا بخوا عليكم بسر خوتانوا سلطانا مبينا بلغيكي آشكرا بوس زادانتان إن المنافقين بيقمان دور وكان في الدرك الأسفل لفلي هر خواردان من النار لآقر ولن تزيد هرقز دستدناكوي لهم بؤوان نصيرا سرخرك إلا الذين تابوا تنها أو كسدروانا به كفشمان دبنوا وأصلحوا خوان شاك دكن واعتصموا بالله بابند دزدقرن بخوا ودين خوا وأخلصوا يعني تايبتي دكن دينهم لله دين داريا كان بخوا فأولئك أو كسانا مع المؤمنين لقل إيمان داران حشر دكرين ومعاملة دكرين وسوف لمودواش يؤتي الله دبخشي خوا بالمؤمنين بهركسك إيمان دار بلدلوا أجرا عظيما فهداش تشي قورا ما يفعل الله أنجامي نادا خواي قورا لقل إيوة بعذابكم سزا يعني خواي قورا ناوي إيوة سزادا إن شكرتم أجر سباز جزار بن وآمنتم باور بينن وكان الله خواي قورا شاكرا سباز جزارا وعليما آقاداري نيتي دلقانشتانا صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين